بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 18 ڕێگاکانی شیکاری پرسیارەکان و دەرئەنجامی ژیربێژی بەکار بهێنا. ژیربێژی مانای چییە؟ واتە بەکارهێنانی مێشک و عەقڵ بۆ ئەوەی بزانین ئایا شتێک ڕاستە یان ڕاست نییە، ئایا ڕێی تێدەچی یان ڕێی تێناچی. بۆیە ئەگەر یەکێک بجێڕیتەوە کە لە ماڵەوە پشیلەکیان هەیە 2 مەتر بڵندە یان 2 مەتر درێژە، هەست دەکەی کە شتەکە بەهۆی ژیربێژی دەزانی کە شتەکە ڕاست نییە یان ئەوەیە پشیلە نییە ئەو گیان لەبەرە، یا ئەوەیە قسەکە ڕاست نییە، 2 مەتر نییە، هەڵەیە لە پەیوانەکردنی بەژنەکە. بەو جۆرەی دەزانی هەر بە مێشک و بیری خۆت دەزانی کە ڕاست نییە. ئەوەیە ژیربێژی. ئێستا پرسیارێک هەیە، من ژمارەیەکی 2 ڕەنووسیم، واتە ژمارەکەیە 2 ڕەنووسیە، سەرجەمی ڕەنووسەکانیش 7ەیە، واتە کە ڕەنووسەکان کۆ دەکەمەوە یەکسانە بە 7. ڕەنووسی دەیان تاکە، ڕانووسی یەکانیش جووتە. ئایا ئەو ژمارەیە چ ژمارەکە؟ هەنگاوەکانی شیکارکردن. پێش هەموو شتێک تێبگە، بێگومان بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوە تێگەیشتنی پرسیار نەک زۆر گرنگە، بەڵکو گرنگتر نییە لە تێگەیشتن. ئەگەر پرسیارەکەی تێنەگەم ئەمن زۆریش زیرەک بم لە بیرکاری، وەڵامەکی دروست نادەمەوە، کەواتە تێگەیشتنی پرسیار ئایا لەو پرسیارەی چ لە من داوا دەکرێ، داواکراوەکە چییە؟ داواکراوەکە لێرە ژمارە کەی ببینمەوە کە 2 ڕەنووسیە و سەرجەمی ڕەنووسەکانیش 7ەیە. ئەوجە پاشان دەبی بزانم هەتا ئەمن بتوانم وەڵامی پرسیارەکەی بدەمەوە، پێویستە ئەو پێدراوانە بەکاربینم کە لە پرسیارەکەی هەیە. پێدراوەکانیش بە تایبەتی لە بیرکاری زیاتر دەربارەی ژمارەیە. لێرە بۆ وێنە ژمارەکە 2 ڕەنووسیە، یەکسەر ئەمن دەزانم 2 ڕەنووسی واتە خانەی یەکان و خانەی دەیانی هەیە. ڕەنووسەک لێرەیە، ڕەنووسەکیش لێرەیە، 2 ڕەنووسە. ئەوە زانیم. پێدراوەکی دیکە هەیە کە سەرجەمیان 7ەیە، واتە کە ئەو ڕەنووسەی ئێرە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ڕەنووسەی ئێرە، سەرجەمەکە 7ەیە. ئەوە شم زانی. پێدراوەش کە هەیە کە نووسرایە ڕەنووسی دەیان، واتە ئەو ڕەنووسەی لێرەیە لە خانەی دەیانە تاکە، و ئەو ڕەنووسەی لە خانەی یەکانیشە جووتە. کاتە پێدراوەکان گەلک زۆرن، ئەمن دەبی بتوانم پرسیارەکەی شیکارکەم. سەرجەمی هەردوو ڕەنووسەکان 7ەیە. ئایا پێدراوی تر هەیە بەکار نەهاتبی؟ بەڵێ، پێدراو هەیە لێرە، نەک بەکار نایە، بەڵکو هەندێک جار پێدراو هەیە لە زیادەیە، واتە ئەمن پێویستم پێی نییە بۆ ئەوەی وەڵامەکی دروست بدەمەوە. بۆ وێنە لێرە نووسرایە دەیانم تاکە، بەس بوو ئەگەر نووسرا بە دەیانم تاکە، یان یەکانم جووتە. هەردووچی یەکەچیان لە زیادەیە، دوای ڕوون دەکەمەوە لە زیادەکە کووە. بەڵام لێرە وەکو ئەوەی وایە پێدراوی زیاد لە پێویستی شم هەیە، هەتا هیچ هەڵەی نەکەم.
ئەوجا ئێستا ئەمن چ دەکەم جارێک دوو جار پرسیارەکەی دەخینمەوە پلانێک دادەنێم واتە تۆزێک بیر دەکەمەوە ئایا ئەمن کو دەست پێ بکەم چ بەکاربینم خشتەی لێکدان بەکاربینم چ بەکاربینم ئایا تەختەی سەدی بەکاربینم ئایا چ بەکاربینم ئایا ئەمن خانەکان بەکاربینم ئەوها وێنە چی دروست بکەم تۆزێک پلانێک دادەنێم هەر لەگەڵە خۆم بزانم چ بەکاردێنم کام ڕێگا بەکاردێنم بۆ شیکارکردنی پرسیارەکە لێرە نووسرا دەتوانی دەرئەنجامی ژیربێژی بەکاربینی واتە هەر بە هزری خۆت ئایا ئەو ژمارە چییە کە لە دوو ڕەنووس پێک دێ سەرجەمی کۆکردنەوەی ڕەنووسەکانیش حەڤدەیە پاشان دەچم دەست پێ دەکەم کە ڕێگایەکەم هەڵبژار دەست پێ دەکەم پرسیارەکەی خۆم شیکار دەکەم لێرە تەختەی سەدی بەکاردەینن تەختەی سەدی واتە ژمارەکان لە یەکەوە هەتا سەد لەسەری نووسرایە ئەوجا دەچم ژمارەکان دیار دەکەم کە سەرجەمیان دەکاتە حەڤدە تەنیا دوو ژمارە هەیە کە سەرجەمی دەکاتە حەڤدە ئەویش ئەو دوو ژمارەیە 9 کۆ 8 یان 8 کۆ 9 هەر دوو ژمارەیە کە 4 یەکیانەوە 2 ژمارەکانی هیچیان سەرجەمیان ناکاتە حەڤدە لە سەر ئەو تەختەیە بێگومان ژمارەی زۆر هەیە سەرجەمیان دەکاتە حەڤدە ببورن بەڵام لێرە نییە ئەوجا ئێستا زانێم دیاریان بکە کامە ڕەنووسی دەیانی تاکەوە ڕەنووسیەکانی جووتە ئەو ژمارە ڕەنووسی دەیانی تاکە و ڕەنووسیەکانی جووتە ئەوە نا ئەوە بە پێچەوانە ئەم دەبی بزانم کامە ڕەنووسی یەکانە لای ڕاست یەکانە ئەوەش دەیانە کەواتە ڕەنووسەکەی نووسرایە دەیانم تاکە دەیان تاکەواتە 98 کە ڕاستە بەم جۆرە ژمارەکە بریتە لە 98 ئەوجا پاشان ساغی دەکەیەوە بزانێ ڕاستە ڕاست نییە بە وردی سەیری پرسیارەکە دەکەی بزانی وەڵامەکەت ڕاستە هەموو ئەگەرەکان کە دانرابوون هەمویان هەیە یان نییە دەچم کۆ دەکەمەوە 8 کۆ 9 یەکسانە بە حەڤدە ڕاستە خانە یەکان جووتە ڕاستە خانەی دەیان تاکە ئەویش ڕاستە کاتە هەموو شتێک ڕاستە ژمارەکە دوو ڕەنووسیە بەڵێ دوو ڕەنووسیە چۆن دەزانی 8 تەنیا ئەو دوو ژمارەن کە سەرجەمی ڕەنووسەکانیان دەکاتە حەڤدە چونکە ئەمن دەزانم ژمارەکەی من دوو تەنیا دوو ڕەنووسە هیچ ژمارەی دیکە لێرە سەرجەمی ناکاتە حەڤدە ئەگەر تەختەی سەدیم نەبوو ئەمن دوو خانەی دادەنێم لە خۆم ئەوە خانەی یەکانە ئەوەش خانەی دەیانە چونکە نووسرا بوو خانەی یەکان جووتە ژمارە جووتەکان چنە 2 4 6 8 بێگومان سفریش بەڵام سفر لێرە داینێم تەنیا لەگەڵ حەڤدەی دەکاتە حەڤدە ناشبی ئەمن دوو ڕەنووسی دانێم یەک خانە تەنیا یەک ڕەنووس یەک خانە تەنیا یەک ڕەنووسی دەگری هیچ یەک خانە دوو ڕەنووسی ناگری هەڵەیە کاتە ئەمن بۆ وێنە ئەگەر دووم دانا لێرە گوتم دووەکەی بەکاردەینم خانەی دەیانیش دەزانم تاکە یان 3 یان 5 یان 7 یان 9 یان یەکە بەڵام یەک هەر نابی چونکە هیچ شتێک لەگەڵ یەک ناکاتە حەڤدە تەنیا 16ش ناتوانم دوو ڕەنووسی دانێم ئەمن وەکو گوتم کاتە تەنیا ئەوانە وەردەگرم ئەگەرە من گەورەترین شتی دانێم بۆ وێنە لێرە 9 دانێم 92 ناکاتە حەڤدە کاتە ئەو دووە هەڵەیە دووەکە ڕۆیشت چارەکەی دەینە 4 و 9 ناکاتە حەڤدە ئەوش هەڵەیە شەشەکەی دەینە 6 و 9 ناکاتە حەڤدە دەکا 15 ئەوش هەڵەیە
هەشتەکەی دەینم 8 یەکسانە بە 17 ڕاستە. بێگومان 9 و 8 یەکسانە بە 17 بەڵام نووسرا بوو خانەی یەکانی جووتە خانەی دەیانیشی تاکە کاتە ئەوە هەڵەیە 89 هەڵەیە بەکارناینم تەنیا 98 ژمارەکەی منە ساغی دەکەمەوە. ئەو ڕێش هەیە بەڵام لێرە خوێندکاری ژیر ئەگەر سەرنج بدەین ڕێیەکی زۆر ئاسان هەیە بتوانین بزانین سەرجەمی ژمارەکان دەکاتە چەند. بۆ وێنە ئەگەر تەمەشای ئێرە بکەین سەرجەمەکەیان ئەو ژمارانەی سەرجەمەکەیان ئەو ژمارانەی لە 2 ڕەنووس پێک هاتینە واتە خانەی یەکان و خانەی دەیان و سەرجەمیشیان دەکاتە 2 تەنیا یەک ژمارە هەیە ئەویش 11 بەرامبەری دووەکەی 11 بەرامبەری دووەکەی ئەوە سەرجەمی دەکاتە 2. ئەو ژمارانەی سەرجەمی ڕەنووسەکانیان یەکسانە بە 3 2 ژمارەیە لەگەڵ سەیەکەی 12 و 21. ئەوانەی سەرجەمیان دەکاتە 4 3 ژمارەیە وەکو دەبینین ئەوانەی سەرجەمیان دەکاتە 4 13 و 22 31. ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 5 ئەو ژمارانە ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 6 ئەو ژمارانەیە 15 و 24 و 33 و 42 و 51. ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 7 16 25 ئەوە تا ئێرە کو دەبینن ئاسانە. ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 8 ئەو ژمارانەیە سەرجەمیان یەکسانە بە 9 ئەو ژمارانەیە ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 10 ئەو ژمارانەیە. تەماشاکەین ببورن ئەو ژمارانە 19 و 28 و 37 و سەرجەمیان یەکسانە بە 10. ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 11 ئەوانەیە 20 لەگەڵ نییە. ئەوانەی سەرجەمیان یەکسانە بە 12 ئەوانەیە 39 48 57 سەرجەمیان یەکسانە بە 13 سەرجەمیان یەکسانە بە 14 ئەوانەیە 15 ئەوانەیە و 16 ئەوانەیە کاتە 17 89 و 98 بوو و ئەوەی سەرجەمیشی یەکسانە بە 18 و 2 ڕەنووسیە تەنیا 99 کاتە بەو جۆرەی تۆزێک ئاسانکاری هەیە. ئەگەرە تو تەختەی سەدی بەکاربینی لۆ ئەوەی بزانی سەرجەم یان هەتا ڕەنگە لێرە بشتوانی بە شێوەیەک لە شێوەکان ئەو ژمارانەی جیاوازێکەشان ڕێسایەکی ببینیەوە بزانی سەرجەمەکانیان کو دیاری دەکەی. ئەوە تەواو بووم لەو لاپەڕەیە. ئێستا لاپەڕە 19 ڕاهێنان و شیکاریکردنی پرسیارەکان دەرئەنجامی ژیربێژی بەکاربینە بۆ شیکاری پرسیاری ژمارەیەک ئەگەر لە مەتەڵێک وترا ڕەنووسی دەیان جووتە ڕەنووسی یەکانیش تاکە سەرجەمی هەردوو ڕەنووسەکانیش 5 وەڵام لەم بارەدا چییە؟ یەکانیش تاکە سەرجەمی هەردوو ڕەنووسەکانیش 5 وەڵام لەم بارەدا چییە؟ ژمارەی 2 ڕەنووسیم هەیە ڕەنووسی دەیان جووتە ڕەنووسی یەکانیش تاکە و سەرجەمەکەش 5
سەرجەمی 5 گوتمان کامە ژمارە سەرجەمی 5 ئەو ژمارانەی سەرجەمیان 5 ئەوەتە زۆر بە ئاسانی دیارە سەرجەمی 5 ئەو ژمارانەیە 14 خانە یەکانی تاکە وا بوو خانەی ڕەنووسی دەیان جووتە و ڕەنووسی یەکان تاکە ڕەنووسی یەکان تاکە ڕەنووسی دەیان جووتە ئەوە ڕەنووسی یەکان تاکە و ڕەنووسی دەیان جووتە ئەوەش ڕاستە ئەوەش ڕەنووسی یەکان تاکە دەیانیش جووتە یەکان تاکە دوو ژمارە هەیە کە سەرجەمیان 5 ڕەنووسی یەکانیان تاکە ڕەنووسی دەیانیشیان جووتە دوو ژمارە هەیە 23 و 41 کەواتە لێرە وەڵام لەم بارەیەدا چییە لەم بارەیەدا دوو ژمارەم هەیە سەرجەمی هەردوو ڕەنووسەکانش 5 سەرجەمیان 5 کەواتە وەڵامەکەم دوو وەڵامە لێرە دوو وەڵامم هەیە کەواتە ئەو هەیە هەموو پێدراوەکانیشم بەکارهێنا هەر نەگەیشتمە ئەوەی بزانم یەک وەڵامم هەبی بەڵکو دوو وەڵامم هەیە پرسیاری 2 من ژمارەیەکەم لەسەر تەختەی سەدی هەردوو ڕەنووسەکانم تاکن و یەکسانن هەردوو ڕەنووسەکان تاکن و یەکسانن بە تۆزێک ئێرە بسڕمەوە هەتا ئیشەکە ئاسان بی ڕەنووسەکان یەکسانن مانای چییە واتە بۆ وێنە 11 22 33 44 55 66 77 88 و 99 تاکن واتە کامە ژمارە تاکن 11 33 55 77 و 99 دەبم بە چ ژمارەیەک واتە لێرە ژمارەکان گەلێک زۆرن ناتوانین یەک وەڵاممان هەبی بەڵکو دەتوانین 5 وەڵاممان هەبی نووسرایە من ژمارەیەکم لەسەر تەختەی سەدی هەردوو ڕەنووسەکانم تاکن و یەکسانن واتە وەکو یەکن ژمارەکان یەکێک لەو ژمارانەیە ئێستا پرسیاری 3 ژمارەکە لەسەر تەختەی سەدی هەیە سەرجەمی هەردوو ڕەنووسەکان 12 و ڕەنووسی دەیان 7 سەرجەمەکە گوتمان 12 لە چێ تەمەشاکەین ئەگەر ئێرە بسڕمەوە سەرجەمەکە ئەگەر 12 بوو کەواتە ئێرە 12 ئەوانە هەموو 12 و پاشان نووسرایە ڕەنووسی دەیان 7 ڕەنووسی دەیان 7 واتە تەنیا یەک ژمارە هەیە 12 بی و ڕەنووسی دەیانیش 7 بی ئەو ژمارەیە 75 کەواتە ئەوە ڕاستە 5 و 7ش کە کۆی دەکەینەوە یەکسانە بە 12 گوتمان ئەوانە هەڵەیە ئەوە دەکە 14 ئەوەش دەکە هەر ناکە هیچیان ناکەنە 12ش ئێستا پرسیاری 4 ژمارەیەک لە ڕیزی سێەم لەسەر تەختەی سەدی ڕەنووسی یەکان 5 زیاترە لە ڕەنووسی دەیان لەسەر تەختەی سەدی لێرە ئەگەر ئێرە بسڕمەوە واتە لێرە لەسەر لە ڕیزی سێەم ئەوە ڕیزی سێەمە ئەو جا ڕەنووسی یەکان 5 زیاترە لە دەیان تەنیا یەک ژمارە هەیە ئەویش 27 و 27 5 زیاترە لە 2 7 کەم 2 یەکسانە بە 5 ئەوانی دی
بۆ وێنە لێرە 6 زیاترە، لێرە 7 زیاترە، لێرە 4 زیاترە، لێرە 3 زیاترە، لێرە 2 زیاترە، لێرە 1 زیاترە، لێرە هیچ زیاتر نییە وەکو یەکە، لێرە کەمترە. کاتە دیارە تەنیا یەک ژمارە ئەویش 27. ئەوە 27 ئەوە ڕاستە. ئێستا ڕاهێنان لەسەر ڕێگە جیاوازەکان. گەورەترین ژمارەی 4 ڕەنووسی بنووسە، واتە ژمارەکەیە لە 4 خانە پێک دێ. 4 ڕەنووسیە ئەوها. خانە یەکان دەیان سەدان و هەزاران. بچووکترین ژمارەی 4 ڕەنووسی بنووسە و گەورەترین ژمارەی 4 ڕەنووسی بنووسە بە بەکارهێنانی ئەو ڕەنووسانە. یەکەم جار گەورەترین ژمارەی دەنووسم، دوایە بچووکترین ژمارەی دەنووسم، تەنیا ئەو ڕەنووسانە بەکاردەینم. پێش هەموو شتێک ئەمن دەچم 4 خانەی دروست دەکەم. یەکان دەیان سەدان هەزاران، ڕەنووسەکانیشم 3 4 5 6. بۆ ئەوەی بتوانم گەورەترین ژمارەی دروست بکەم، گەورەترین ڕەنووس لە گەورەترین خانەیدا دەنێم. دیسان گەورەترین ڕەنووس لەوانەی ماینە لە گەورەترین خانە لەوانەی ماینە، دیسان گەورەترین ڕەنووس لە گەورەترین خانە. ئەوجا ئەوها 6543 دروست کرد. ئەو جارەی بچووکترین ژمارەی دروست دەکەم، بچووکترین ژمارەی لە گەورەترین خانەی دادەنێم، دیسان بچووکترین ژمارە کەمایە لە گەورەترین خانە کەمایە، بچووکترین ژمارە لەوانە کەمایە لە گەورەترین خانە. و ئەوها ژمارەکە 3456. ئەو جۆرە پرسیارانە زۆر زۆر گرنگن و زۆر زۆریش ئاسانە. خانەکان دروستکە، ژمارەکان دانێ. ئەگەریش داوات لێکرا چەند ژمارەی دەتوانی دروستکەی، بێگومان دەتوانی زۆر ژمارەی دروستکەی بە گۆڕینی جێی ژمارەکان. بۆ وێنە ئەو ژمارە دروست کرد 3456، ئەو جارەی ئەو ژمارەی دروست دەکەی 3465. ئەو جارەی جێیان دەگۆڕی، ئەوها ئەو ژمارەی دروست دەکەی، ئەو جارەی جێی ئەو دوانە دەگۆڕی ژمارەش کە دروست دەکەی، ئەو جارەی جێی ئەو دوانە دەگۆڕی ژمارەش کە دروست دەکەی، دوایە جێی ئەو دوانە دەگۆڕی ژمارەش کە دروست دەکەی. کەواتە دەتوانی زۆر ژمارەی دروستکەی بەو 4 ڕەنووسانە کە ژمارەکان هیچیان بەوی دیکە ناچی جیاوازە، بە تەنیا بە گۆڕینی جێیەکانیان. بەڵام گەورەترین ژمارە بچووکترین ژمارە زۆر زۆر ئاسانە دروستیکەی. پرسیاری 6. ژمارەیەکی 3 ڕەنووسی ڕەنووسەکان یەکسانن و سەرجەمیشیان دەکاتەنەوە. 3 ڕەنووسی واتە 3 خانەی. ژمارەی 3 ڕەنووسی واتە ژمارەی 3 خانەی، کاتە ئەو خانەیە نییە، تەنیا ئەو 3 خانە هەیە. ئەگەر ڕەنووسەکان یەکسان بوون، ڕەنگە هەرسێکیان بۆ وێنە هەرسێکیان 3 بی. لێرە 3 لێرە 3. ئایا سەرجەمیان دەکاتە 9؟ 3 کۆ 3 6 6 کۆ 3 9. بەڵێ دەکاتە 9. یەکسەر کردێنەوە. ڕەنگە یەکەش کە بە 3 دەست پێ نەکا، 4 دانێ، 4 لێرە، 4ش لێرە و 4ش لێرە، سەرجەمیان ناکاتەنەوە، دەکاتە 12. کەواتە نابی. یەکی دانەی نابی، 2 دانەی نابی، تەنیا 3 دانەی ڕاستە، کەواتە 3 ڕاستە. 5 دانەی سەرجەمیان دەکا 15، 6 دانەی دەکا 18، 7 دانەی دەکا 21 نابی، تەنیا 3، کەواتە 3 دادەنێ. 4 هەڵەیە، 3 ڕاستە. ئەوە ژمارەکە 333. کەواتە زۆر 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 ئاسانە ئەو جۆرە پرسیارانە. خانەکان دانێ، ژمارەکان دانێ، بزانە چ ڕوو دەدات. ئەم لێرە لە
لاپەڕە 19 تەواو بووم دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.